دوای 48 کاتژمێر لە جێی دەستگیرکردنی بکوژەکانی حەکیم لوقمان دەسەڵاتدارانی تورکیا تۆمەتی دەخەنە پاڵی. بۆچی لایەنەکانی هەرێم بێدەنگیان بەرامبەر تورکیا هەڵبژاردووە. دوای تێپەڕبوونی زیاتر لە 48 کاتژمێر بەسەر کوشتنی گەنجێکی هەرێمی کوردستان لەلایەن 12 تورکی ڕەگەزپەرست لە ئەستەمبۆڵ تاوەکو ئێستا بکوژەکان دەستگیر نەکراون. سەرەڕای ئەوەش دەسەڵاتدارانی تورکیا تۆمەتی ئەخلاقی دەدەنە پاڵ حەکیم و براو ئامۆزاکەی. دامەزراوەی پەیوەندیەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە داوە گێڕانەوەی هۆکاری کوشتنی حەکیم لوقمان بۆ ئەوەی بە کوردی قسەی کردووە تەنها دەنگۆیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی بەلاڕێدابردنی خەڵک. لە ڕاگەیەندراوەکەدا باس لەوە کراوە کە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە 3 گەشتیار لە شوێنێک کە کۆحولی لێفرۆشراوە لە ئەستەمبۆڵ لەسەر سەیرکردنی کچ بە شێوەیەکی سوکایەتی پێکەر لەگەڵ کەسێک بۆتە شەڕیان. دواتر کارمەندی شوێنەکە کە لە 3 گەشتیارەکەی داوە و لە شوێنەکەی دەری کردوون لەو کاتەدا کەسەکە چەقۆیەکی لەسەر مێز هەڵگرتووە و لە لوقمانی داوە. ئەو تۆمەتبارکردنە لە کاتێکدایە تونجەر باقرخان سەرۆکی گشتی پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی ڕایگەیان 3 هاوڵاتی شاری دۆهۆک لە ئەستەمبۆڵ تەنها لەبەر قسەکردنیان بە زمانی کوردی ڕوبەڕووی هێرش بوونەتەوە و یەکێک لەو کەسانش کە گەنجێکە گیانی لەدەستداوە وتی بەشێک لە دەسەڵاتدارانی تورکیا شەڕیان دەوێت و بەردەوام دوژمنایەتی کورد دەکەن. بەڵام کوردان هەزاران ساڵ لەسەر ئەم خاکە دەژین و هیچ جارێک خیانەتیان لەو گەلانە نەکردووە کە لەسەر هەمان خاک لەگەڵیان دەژین. هەڵوێستی دەم پارتی و تۆمەتبارکردنەکەی سەرۆکایەتی کۆماری تورکیا لە کاتێکدایە تا ئێستا هیچ یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم و حیزبەکانی هەرێمی کوردستان دژی ئەو کردەوەیە هەڵوێستیان نەنواندووە.